ئایا کاتێک کەسێک دەمرێت تا ئەو کاتی زیندوو دەکرێتەوە بە چەند ئەو ماوەی لێ دەڕوات کە لە گۆڕدایە؟ چۆن کەسێک کە دەمرێت دوای تەنیا 1 سەعات دەچێتە ساحەی حەشر و ڕۆژی قیامەت؟ مردن تاکە حەقیقەتی ژیانە کە مرۆڤ هیچ گومانێکی لێی نییە و لە ڕوودانی دڵنیایە. ئەمەش کۆتا خاڵی ئەو گەشتەیە کە هەموو بوونەوەرێک جگە لە خوددا دەبێت پێی بگات و تێیدا گوزەر بکات بە فریشتەکانیشەوە. زۆرێک دەپرسن چۆن ئەمە لەگەڵ دادپەروەری خوددا یەک دەگرێتەوە؟ کەسێک دەیان 1000 ساڵ لەمە و بەرمرد و لە ژیانی بەرزەخدا بێت، کەسێکیش ئاخر مرۆڤ بێت کە لەسەر زەوی دەمرێت ماوەیەکی کەم لە گۆڕدا بێت تا هاتنی ڕۆژی قیامەت. دوای ئەوەی کە دەمریت لە ناو گۆڕدا چۆن هەست بە تێپەڕبوونی کات دەکەیت؟ مرۆڤی ئیماندار باشترین پێوەر بۆ پێوانەی ژیان و مردنی قورئان و حەدیسی صحیحە، بۆیە بۆ زانینی ئەو کاتی مردوو لە گۆڕەکەیدا یان لە ژیانی بەرزەخیدا هەستی پێدەکات لە ڕێی قورئانەوە بۆتانی شی دەکەمەوە. سەرەتا دەپرسین پێش ئەوەی بچینە ناو مردنەوە دەمەوێت لە ژیانی سەر زەوی کۆمەڵێک بەراوردکاریتان بکەم بۆ ئاسانکاری بابەتەکە. بەپێی زانستی سەردەم کەسێک کە دەخەوێت و خەو دەبینێت ئەگەرچی لە خەوەکەیدا ئەو کەسە هەست دەکات ماوەیەکی زۆری پێچۆ و خەوەکەی بە درودێژی دەگێڕێتەوە، بەڵام بەپێی زانست درێژترین خەوی مرۆڤ لە 8 چرکە تێناپەڕێت و ئەگەر لەو کاتە زیاتر بوو ئەوە کەسەکە دەمرێت. ئەمە بۆ خەو. هەروەها جیاواز لە خەو ئەو کەسانی کە لە کاتی نەشتەرگەریدا بێهۆش دەکرێن واتە بەنجی عام، ئەوە کاتێک چاویدا دەخات و بێهۆش دەکرێت و دوای نەشتەرگەریەکە کە چاوی دەکاتەوە هەست بەو کاتە ناکات کە نەشتەرگەریەکەی تێدا ئەنجام درراوە. ئەگەر دەکات ژمێرش بێهۆش کرابێت کاتێک چاو دەکاتەوە وا دەزانێت ئەو لەحزەیە کە چاوی تێدا داخستۆ و سەرەتا بۆیە کە خەبەری دەبێتەوە یەکەم لەحزەوا دەزانێت نەشتەرگەریەکەی بۆ نەکراوە. جیاواز لە خەوتن کە مرۆڤ هەست دەکات کاتەکەی ڕۆشتووە. لە بەنج و بێهۆشی پزیشکیدا مرۆڤ هەست بە تێپەڕینی کاتی بێهۆشەکەی ناکات پێش ئەوەی بشتینە ناو مردنی تەواوەتی. لە قورئاندا چیرۆکی عوزەر باسکراوە کە ئیسلام بە پیاوچاک و هەندێکی تر بە یەکێک لە پێغەمبەرەکان ناوی دەبەن. کاتێک 100 ساڵ لەگەڵ گوێدرێژەکەیدا ڕۆحی دەکەشێت و دواتر زیندوو دەکرێتەوە. فریشتەیەکە خوددا دەینێرێت و لێی دەپرسێت چەندێکە تۆ لێرەدایە؟ عوزەریش لە وەڵامدا وەک لە قورئاندا هاتووە دەڵێت یەومەن ئەو بەعضە یەوم. ئەمە دەکرێت باشترین دەواازە بێت بۆ چوونە ناو ئەو باسەی کە دواتر پاڵپشت بە ئاەتی قورئان ڕوونی دەکەینەوە. هەمووان دەزانین خوددا دادپەروەرە و دادپەروەری بێسنووریش تەنیا لای ئەوە، بۆیە بەو عەقڵەی کە مرۆڤ هەیەی و زۆر سنووردارە بەراورد بە کار و حکمەتی ئیلاهی ڕەنگە زۆر کات ئەو پرسیارە بێتە مێشمان کە چۆن دەکرێت کوڕەکەی ئادەم عەلەیهی سەلام یەکەم مرۆڤە کە مردووە ئەو ماوە زۆرە لە ژیانی بەرزەخدا بێت و کۆتا مرۆڤیش لەسەر زەوی کە دەمرێت ماوەیەکی زۆر کەم لە ژیانی بەرزەخدا بێت. بۆ وەڵامی ئەم پرسیارە دەچینە خزمەت قورئان. قورئانی پیرۆز لە چەند ئاەتێکدا باسی هەست و ئیحساسی ئەو کەسانە دەکات کە دەمرون و زیندوو دەکرێنەوە لە قیامەت و دەفەرموێت بسم الله الرحمن الرحيم كأنهم يوم يرون ما يوعدون لم يلبثوا إلا ساعة من نهار. هەروەها دەفەرموێت بسم الله الرحمن الرحيم ويوم يحشرهم كأن لم يلبثوا إلا ساعة من النهار. وهروەها دەفەرموێت ويوم تقوم الساعة يقسم المجرمون ما لبثوا غير ساعة. خوای گەورە لەم ئاەتانەدا دەفەرموێت ئەو کەسەی دەمرێت و لە گۆڕدایە و زیندوو دەکەنەوە وەک ئەوەیە کە تەنیا سەعاتێک بوو بێت. هەموو ماوەی مردن و ژیانەکەی دوای وردبوونەوە لەم ئاەتانە یەک شت سەرنجی مفەسیرانی ڕاکێشاوە ئەویش وشەی ساعە. هەر بۆیە کاتێک پرۆسەی مردن لە کەسێکدا دەست پێ دەکات و ئیتر لەو ساتەوە کە داخڵی جیهانی غەیب دەبێت و دەکەوێتە ئەوەی ڕۆحی لە جەستەی دەربچێت هەستەوەرەکانی مرۆڤ هەمویان گۆڕانکاریان بەسەردادێت. ئیتر لەم کاتەدا کەسەکە توانای بینین و بیستنی ڕۆحی دەکەوێتە کار. هەر بۆیە ئەو کەسە ناتوانێت هیچ شتێک لەگەڵ کەسانی چواردەوری باز بکات لەم جیهانەدا لەگەڵ دەرچوونی ڕۆح لە جەسەدا. ڕاستەوخۆ زەمن دەوەستێت واتە کات سفر دەبێتەوە و ڕەهەندی ڕابردوو ئێستا داهاتوو بوونی نامێنێت. ئەوەی لای ئێمە بە ساڵ و سەدە دەڕوات لای کەسی مردوو لە جیهانی بەرزەخدا بوونی نییە و ئەو کەسەی کە دەمرێت بەپێی ئاەتەکە هەموو ئەو کاتێک کە هەستی پێدەکات تەنیا 1 سەعاتە. ئەم ئاەتەی وەک کۆتا ئاەت ئاماژەی پێدەکەم ئیتر هەموو شتێک یەکلایی دەکاتەوە و باسی ساتی ڕۆحکێشانی ستەمکاران دەکات و دەفەرموێت بسم الله الرحمن الرحيم أخرجوا أنفسكم اليوم تجزون عذاب الهون. جوان دیقەتی ئەم ئاەتە بدەن
بۆ ئەو زاڵمانەی دەمرن و دەفەرمێت هەر ئەمڕۆ ئەلیەوم سزای سەرشۆڕانە وەردەگرن. ئەمە جگە لە چەندین حەدیسی صحیح کە ئاماژەی بە کورتی ماوەی نێوان مردن و هەستانەوە داوە، بەڵام لەبەر سەریحی و ڕوونی ئاەتەکان ئاماژەمان بە حەدیسەکان نەکرد. ئێستا زانایانی تەفسیر دەڵێن نێوانی مردنی کەسێک بۆ حەشر و نەشری لە ڕۆژی قیامەتدا تەنیا 1 سەعاتە. واتە تۆی مرۆڤ کاتێک دەمرید لە نێوان تۆ و مردن و ڕۆژی حەشر تەنیا 1 سەعات هەیە. بە شێوازێکی تر با پێتان بڵم وای دابنێ تۆ ئێستا دەمریت و سەعات 9 شەوە بە کاتی ئەم دنیا و ئەو کاتەی تۆ هەستی پێدەکەی تا گەیشتنە بەردەم لێبرسینەوەی ئیلاهی تەنیا 1 سەعاتە. واتە تۆ سەعات 9 مردووی، سەعاتدا لە ڕۆژی حەشری و هەموو ئەو زەمەنەی لە گۆڕدای و کە هەڵدەستیتەوە بۆ ساحەی حەشر تەنیا 1 سەعاتە. هەر لێرەوە یەکەم مرۆڤ کە مردووە لەگەڵ داخلبوونی بە مەرگ زەمەنی سفر بۆتەوە و وەستاوە. تۆش کە ئێستا دەمریت یەکسەر دەگەیتە ئەو زەمەنەی ئەو تێیدا وەستاوە و بەمەش یەکەم کەس و ئاخر کەس کە لە ڕۆژی حەشردا زیندوو دەکرێنەوە 1 سەعات لە گۆڕدا بوون. بۆیە مرۆڤی ژیر هەرگیز ئەو پرسیارە ناکات کەی قیامەت دێت، چونکە قیامەتی هەموو کەس لە یەکەم چرکەی مردنیەوە دەست پێ دەکات و یەکەم ساتی مردنیشی بۆ ڕۆژی حەشر تەنیا 1 سەعاتیان بینە. لەمە دووە ئەگەر ویستت بزانی کەی قیامەت دێت ئەوا بەپی قورئانی پیرۆز 1 سەعات دوای مردنت تۆ لە قیامەتی.